سڵاوتان لێبێت هاوڕێیان چۆن باشن وەڵاو خەبەرێکی مەسرور بارزانیە بوو کە گرنگە مەسرور دیارە لەو ڕۆژەی هاتیە دیگەرەوەی سەرکوتی سیاسی خەڵکی کوردستانی زۆر کردیە یعنی ئەوە ئەلف و باە تۆ وەرە سەیری قۆناغی بەر لە مەسرور بکە باوا بڵێ جم و جۆڵێک لە هەولێر و بادینان هەبوو بەڵام لەگە هاتنە سەرکاری ئەو چەکوچ بەدەستیەی و تەوری لەدەستە ئەیتر دیتان زیندان و دادگا و کێشەی کورد و مافی مرۆڤ لەژێر سای مەسرور بارزانی گەیشتە چ ئاستەرچی مەترسیدار کە لە 30 ساڵی ڕابردوو ئەوەندە ڕووی نەدایە. دوو مەسەلەی گەندەڵی مەسەلەی تاڵانی وڵات بڕوا بکەن ئێستا ئەو تاڵانەیە لە کوردستان هەیە لە سەردەمی نێچیری زیاترە لە سەردەمی نێچیری زۆر زیاتر بی کەمتر نییە بەڵام بە زیرەکانەتر بە بەرنامەتر مەسرور دەیکا و میدیایەک نەمایە فەزاعەتەکان باس بکە نەمایە یعنی هیچ ئۆپۆزیسیۆنی مەسرور بارزانی ئۆپۆزیسیۆنێکێک جار لاوازە کاریگەری زۆر کردیە بە ڕووخانی بە ئاش بەتاڵی بێئەخلاقی گۆڕان و هەتا ئەو ڕووداوانە نینە سلێمانیش بڕە تەئسیر دەکا بۆیە ئەو فشەکەرانەی دەڵێن ئەو ڕووداوانە وەختی خۆیان گۆت گۆڕان گروپەکان هاوڕێیان من ڕەنگی دوای بە تەفسیرتر باز دەکەم ئەتا گۆڕان لە 2009 دروست بوو زۆر زدی بوون گۆڕان ئۆپۆزیسیۆن نییە و وایە و هێزێکی چاواشەکارە و سواری شەپۆل بووە گۆڕان نەما بە خۆیان چونەوە ماڵێ خۆچیان کرد یعنی وەکو سەفی پارتی یعنی ئەوە گۆڕان نەما وەزعەکە چەند خەتەرتر بوو لە بۆ ئێمەمانان خەڵکی ئازادی خواست ئەگەر ئەمەش دەزانین گۆڕان ئەو هێزە شۆڕژێڕە نەبوو باگراوندی زۆر بەیان بە خودی نەوشیروان مستەفا دنیایەک قسە و ڕەخنە و تاوانی لە مل بووە بەڵام ئەو ڕەوشەی لە کوردستان دروست بوو ئەو واقعە و ئەو ڕەوش کۆمەڵگای کوردستان لە 2009 هەر ئەو نوع ئۆپۆزیسیۆنەی لەسەر هەڵدەدا باشترین نمونە هاوڕێیانەوە 30 ساڵە لەناو حرەکەی ئۆپۆزیسیۆن کەس نمایە نەیناسین و یان کۆنتاکتمان نەبی نەماتوانی نەجاعەتەکی گەورە بینین با کەس ئەوە نەگا بۆیە ئەوانەی دەیان گۆڕان وایە بڕوا بکەن ئەوەندە زۆربیان کەسانی دەستی دووی پارتی بوو یان ترسنۆکەکان بوون کە سوار ناوێن قسە بکەن هەر لەو ڕووداوانە سیاسەکان بڕۆ سەیری هەولێر بکە بڕۆ سەیری بادینام بکە بڕۆ سەیری ئەتا ئەوروپا بکە چ پاشە کشەکە هاوڕیان ببن قۆناغی دووەم یعنی بێمە سەر ئەوەش یعنی بۆ ئەو ڕووداوانەی سلێمانیش دەبینن دیسان ئەوانەی کە دەڵێن هیچ جیاوازیەک نییە و فەرقی نییە و شەڕی دوو مافیا ڕاستە شەڕی دوو مافیایە بەڵام لە بۆ ئێمە هەندە قازانج و زیانە وەکو ئەمنی قەومی هەموو وڵاتێک ئەمنی قەومی خۆی هەیە کە وڵاتێک دەڕوخێت تورکیا ئەردۆغان بڕوخێ لە بۆ کورد قازانجە هەر یەکش کە دێ هەتا خۆی دەگرتەوە یعنی ئەوە وایە معادلاتەکان دەبێت وەکو ئەمنی قەومی ئەم ڕەوشی تایبەتی خۆت هەڵبهێنی هاوڕێن بێمە سەر ئەو نوقتەی مەسرور بارزانی بڕوا بکەن لە ڕووی تاڵانی وڵات خراپتر دەکە بەڵام ئۆپۆزیسیۆنێک نمایە میدیایەک نمایە پەرلەمان نمایە بۆیە شتەکان کەم دیار دەبی جورئەت نمایە لە ئەوروپا و لە کوردستان زەعیف بووە زۆر لە کوردستان هەر بەرەو وەزعێکی خراپ دەڕوا دەبەرەوەی بە هەموو حاڵەتێک هاوڕێیان قۆناغی نێچیر باشتر بوو لە قۆناغی مەسرور بارزانی یعنی هەناسەدانێک زیاتر بوو لە چاوەوەی دیتان ناڵم کە لەگە کۆدەتایی مەسرور بارزانی شاتە سەر حکوم تەورەکەی دەستدایەوە بەس بەناو خەڵکی ئازادی خواز و ئۆپۆزیسیۆن و دەنگە ڕەنگا و ڕەنگکان ڕەخنەگرەکان ئەو پەڕێەوە ئەوروپاش لۆ هەوڵی تیرۆر و لە ئەزیەتدانمان بەهەرحاڵ ئاوڕێیان ئەو تاوانەی مەسرور بارزانی نوێیە کردی و بڕیاری ئێسەدرایە و دەستە خاڵی جێبەجێکردن بە کارتی تایبەتیکردن کە دەمەکە هەموو لایەک قسەی ئێستا دەکا یعنی هەموو وەزارەتەکان ئیفلیس پێ دەکە بۆ زانیاریتان هەر وەزارەتەکان شکلی وە چکوونێ چیری ئامۆزای کردە شکلی و قەپاخ قەولێری دەڵێن قەپاخ بەندە وشەی خۆشمان هەیە یعنی هەیکەلە دانرانە وەزارەتەکانیش هەمان شتیان لەگە دەکرێت بۆ زانیاریتان لە پەروەردە لە نازام لە کارەباد لە ئاوەدانکردنەوە بەس بەناو دەمینێن شتی ڕۆتینیات چ دەکانی مەسرور
پیلانە جەهەنەمیەکەی لەگە قوبادی چی ئاوڕێیان هەرچی ئەوەیە دەیکەنە کەرتی تایبەت عەقدەکانی دەیکەن هیچی لە 10 ساڵ کەمتر ناپی خەتەرەکە لێرەدایە 10 ساڵ تۆ ئەو کابینێش بگۆڕێ حکوومەت ئجبار کرایە لە ڕێی عەقدێک وەکو عەقدە 50 ساڵێکە لەگە تورکیا کرایە ئەوە عەقدێک کرایە 10 ساڵی کەمتر نییە لە بۆ ئەو شەریکاتانەی ماڵی بارزانی و تاڵەبانی هەردووشیان مەسەسا مەسرور بارزانی ستێر گروپی هەیە قوباد و ئەوانە لەگە قەیوان و ئەوانە ئەوەنا لە هەردوو دەڤەر عەقد لەگەر ئەو دوو کۆمپانیایی دەکرێت لە بۆ ماوەی 10 ساڵ بەنمونە لە بواری پەروەردەیان لە بواری کارەبا ئیتر وەزارەتی کارەبا دەبتە قەشمەریخانە یعنی وەزارەت مەسرور بڕوە کە وەزیرە یەکێتی بێ گۆڕان بێ ئیسلامی بێ بەس دەچی دەوام دەکا لەبەر ئەوەی کۆمەڵێک عەقد ئیمزا دەکرێت لە بەپێی ئەو عەقدا کە دەبێت ئەوە بدرایتە کەرتی تایبەت بۆیە سبەی دووز بەچی وەزارەتی پەروەردە وەزارەتی کارەبا وەزارەتی ئاوازانکردێتە هەر حزبەرجی ئیجبار کرایە کە کەرتە تایبەتێکە ئیشەکان بەڕێوە ببە فرۆشای تەبی وەکو عەقدی نەفت دەکە ئەویش چێە ئەو عەقدە تایبەتی لەگە کرایە وەڵا ستێر گروپی مەسرور بارزانی و قەیوانی ماڵی تاڵەبانی و مؤسساتەکانی خۆیان ئیترە لەوەش نازانم گۆڕان چ کۆمپانیا هەیە یان نییە کوڕەکانی نەوشیروان چنەوەیان هەیە ڕەنگ بیان دەرچ بدەنەوەن بەس کێشەکان وای لێ دێ ئەوەش تاوانێکترە لە تاوانەکان کە حکوومەت بە تاوەتی ئیفلیس پێ دەکاتن پەرلەمان حکوومەت عەقدەی قانونی دەکرێت وەکو تورکیا و عێراق عەقدەیان کردیە لە 84 کە ئەگەر هەر کەسەکی لە ماوەی وازان لە مەدای 15 کیلۆمەتر تورکیایان بیستە بۆی هەیە بێتە ژۆرێ تا ئێستاش دەرێ ئەو ڕێکەوتن لەگە حکوومەتی عێراق هەیە یعنی کە تو واژوود کرد ئیتر تاپۆ لەسەرت لەسەر ماڵ یعنی ناتوانانی ئیلغای بکەیەوە ئەزا ئەو پیلانە جەهەنەمیەی مەسرور بارزانی لەدەستە لە ڕۆژانی ئایندەش بەڕوونی ئەو قسانەی ئێمە ئاڕێ ئەمە زۆر شتێ دەڵێن دڵنیا بن 100 هەتی دوای ئەوە جێبەجێ دەکرێت جێبەجێ دەکرێت هەندە جاری شێ پاشەخشە دەکەن من لێرە نمونەیەکتان پێ بڵێم هێر شەڕەش و کوڕی حەسەن نەجار هەردووچیان دەرکەن ئێمە 100%ەوە دڵنیای کردمان بە هەراهۆریە هەردووچیان وەرگیرانەوە وایانە هێر شەڕەش خێرت دەبی نانەچی بخۆی سەدی بکەیە خێر لە بۆ ئێمە گەنا تۆ پیاوە ماڵی بارزانی نیان دەگەڕاندیەوە کوڕی حەسەن نەجاریش وازم دەرێن دیسان ئێمال کرایتەوە یعنی هەندە جار ئەمە خەبەر بڵاو دەکەن و دوای ئەو دەگۆڕێ بەس ئەوە ناگۆڕێ ئەوە پارەیە ئەوە مەنسەب نییە ئەوە خەبەرێکی بچووک نییە دەی یاڕێ هەرویستم ئەو خەبەرەتان بدەمێ کە چ پیلانێکی جەهەنەمی مەسرور و قوباد لە دەستە کە هەموو دام و دەستگا حکوومیەکان بکەنە ئەهلی و لە ئەهلیش عەقد لەگەر شەریکاتەکانی خۆیان دەکەن و خێر و بەرەکەتەکە هەر لەو خۆیانە یعنی حکوومەت دەگۆڕێ ناگۆڕێ هیچ مهم نامێنێ وەزیر دەدێتە هەر حزبەک هیچ مهم نامێ پەرلەمانیش دان دەدەتە کارتۆنی ئەوە چاکسازی برا زل